بسم الله الرحمن الرحیم. بینەرانی ئازیز و خۆشەویست، پرۆگرامی ئەم جارەی کلیل لەسەر دید و تێڕوانینی خۆمانە بۆ شتەکان. ناونیشانی پرۆگرامەکەمان کلیلی چێژ و حەسرەت تێڕوانینی خۆتە. دوو جۆر تێڕوانینمان هەیە: تێڕوانینێکی ڕواڵەتی و تەنها بە چاوبینین، وەکو ئەوەی ئێستابینی پێدەوترێ، تۆ تەنها ئێستا دەبینی و ڕواڵەتی کارەکان دەبینی. تێڕوانینێکیشمان هەیە پێی ئەوترێت تێڕوانینی دڵ، تێفکرین، وردبوونەوە، داهاتوو بینین. تەنانەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش دوو جۆر تێڕوانین بۆی هەیە. کەسانێک تەنها قورئان دەخوێننەوە. ئێستا سوپاس بۆ خوای پەروەردگار، خوای گەورە ئەم کوردستانەمان ئاوەدانترکە و ئەمینترکە، کەم و کوڕیەکانمان بە گەورەی و ڕەحمەتی خۆی بۆ پڕکاتەوە. سوپاس بۆ خوا بەدەیەها بنکە هەیە ئەم هەموو مناڵە گەنجولاوە کوڕ و کچە خەریکی فێربوونی قورئانە. ئەوە هەیە فێر دەبێ جوان خوێندنەوەی قورئان تەجویدەکەی، پاشان پێشبڕکەی لەبەرکردنی قورئان چەندی لەبەرە، و دەنگخۆشی فیستیڤاڵ دەکرێت لە کوردستاندا بۆ دەنگخۆشی قورئان خوێنەکان. لە دەرەوەی کوردستانی شەو دەبینین خەڵک دێ. ئەمە ڕوانینە بۆ قورئان، بەڵام شێوە ڕواڵەتیەکەی. قورئان جارێکی تر بە لێوردبوونەوە و تێفکرینەوە دەخوێنرێتەوە کە بە زاراوەی قورئانی پێی دەوترێت ئەتەدەبور، قوڵبوونەوە و تێڕامان لە مانای ئاەتەکانی قورئان. ئەگەر ئینسان لە قورئان ورد بووەوە، عەقڵی دەکرێتەوە، بەڵام بە تێڕامانەوە، بەڵام بە وردبوونەوەوە. پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی قاف ئاەتی 6 بۆ 8 دەفەرمێ: ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تذكرة وذكرى لكل عبد منيب. معنای ئاەتەکان بە کوردی بەم شێوەیە: ئایا بۆ ورد نابنەوە؟ ئایا بۆ تێڕا نامێنن؟ ئایا بۆ بە چاوی دڵ ناڕوانە ئەو ئاسمانی کە لە سەروتانەوەیە؟ کەیفە بەنەیناها، چۆنمان دروست کردووە، وەزەیەناها، ڕازاندومانەتەوە، وەما لەها من فروج، بە دڵ تێڕامێنە و بە چاوی دڵ تێبفکرە، هیچ کەلێن و کەم و کوڕیەک نابینی. ئەم زەویشمان بۆ ڕاخستون وەکو فەرشێکی ڕاخرا و ئەو هەموو مرۆڤە بەسەر زەویدا دێ و دەڕوا. هەروەها لە شاخەکانیشمان هەڵداوەتە سەری. وشەی ئەلقەینا ئیعجازێکی زانستی قورئانە. پەروەردگار دەفەرمێ شاخەکان وەکو بزمارێک لەسەرەوە بێتەوە خوارەوە دایکوتی بە بەهێزی، ئاوا زەوی لەنگەر پێگرتووە. واتە پێمان دەڵێ کاتی خۆی کە زەوی هەبووە شاخەکان نەبوون. لە ئەنجامی گڕکانەکاندا، لە ئەنجامی ئەو بورکانانەی کە ڕوو دەدا، ئەم هەموو ئاگر و ئاسنە بەرز بۆتەوە چۆتە ئاسمان، دواتر هاتۆتەوە کە سارد بۆتەوە ئەم شاخانە دروست بوون. واتەوەکو لەسەرەوە جارێشکە دابارێتەوە. ئەوەش ئیعجازی قورئانە کە ئێستا زاناکان دەیسەلمێنن. هەروەها لە هەموو ڕوەکێکی جوان و ڕازاوە لەسەر زەویدا ڕواندومانە. تەبسیرەتەن وەذیکرا، ئامانج لەم کارە بۆ ئینسانی دڵڕووناک ئەوەیە تەبسیرەتەن، بەرچاوت ڕۆشن دەکاتەوە، وەذیکرا، لە خەوی غەفڵەت ڕاددەپەڕێنێ و یادت دەخاتەوە. بەڵام چێ؟ لكل عبد منيب، بۆ ئەو کەسانی کە ڕەزامەندی ئێمەیان مەبەستە. ئەم ئاەتە دەکرێت جەنابەت هەر لەبەریکەی، ئەکرێ بە تەجویدێکی جوانەوە بیخوێنیتەوە، ئەشکرێ کەسانێک بە دەنگخۆشیەوە بیخوێننەوە، بە دەنگخۆشیەوە بە چەند شێوازێک، بە لەرینەوەی دەنگەکان، بە سەداکان، سەرنجی هەمومان ڕادەشێشێ. بەڵام ئەوەی زۆر گرنگە، من پێتان دەڵێم تێڕوانین، جۆری دووەمی تێڕوانین ئەوەیە وەکو کەسێک هەر نەڕوانی ئاسمان بزانی چەندی مانگە، بزانی مانگە شەوە ئەستێرەکان بە دەرەوەن یان نا، هەورە یان ساماڵە. تێڕوانینی ئەم کەسانە تەنها ڕواڵەتبینیە.
ڕێڕوانین بۆ ئەم ئاەتە قورئانیە و بۆ ئاسمان و بۆ سەرزەوی فێری سێ دەرسی گەورەمان دەکات. ئێستا ئەم دوو ئاەتی قورئان سێ دەرسی گەورەی ژیانمان دەداتێ. ئاوا لە قورئان ورد ببنەوە بەڕێزان. پرۆگرامی کلیل پێمان دەڵێ کە قورئانت خوێندەوە دەرسی ژیانی لێوەرگرە. وانەی یەکەم لەم دوو ئاەتە قورئانی سوورەتی قاف ئاەتی 6 و 8 پێمان دەڵێ خواناز بە، خواناز بە، سەرێ هەڵبڕە و ئەم هەموو مانگ و خۆر و ئەستێرەیە ببینە. ئایا ئەمانە لە خۆیانەوە دروست بوون؟ بڕوانە سەرزەوی هەر بۆ نامپەیداکردن و کار و کەسابەت بەسەریان مەڕۆ. خواناز بە، ئەم زەویە هەروە لە خۆیەوە دروست بووە، بە دڵنیاییەوە نەخێر، بە دڵنیاییەوە نەخێر. ئایا نابێ خالقێکی هەبێ؟ بەڵێ دەبێ هەیبێ. ئایا دەکرێت دوو خالق هەبن، دوو خودا هەبن، دوو دروستکاری ئەم ئاسمان و مانگ و خۆرە هەبن؟ نەبەخوا نابێ. چونکە ئەگەر دوو خوابوونایە، سێ خوابوونایە، هەرگیز ئەم نیزامی کەونە ئاوە بەم شێوە ڕێک و پێکە نەدەمایەوە. شەڕیان دەبوو لە ناوە خۆیاندا، یەکیان دەیگوت ئاوا و یەکیان دەیگوت ئاوا. بەڵام هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی تۆ خواناز بە بەوەی کە ئەم ئەرز و ئاسمانە کەون و کائیناتە بەخۆشمانەوە بەبێ خالق دروست نەبووە، هەر لە خۆیەوە دروست نەبووە. ئەوە دەرسی وخواناسیە. هەروەها ئەو خالقە تەنها یەکدانەیە، ئەڵڵایە سوبحانەه وتەعالە، هاوبەشی نییە. کەواتە لەم دوو ئاەتەوە فێری دەرسی تەوحید و خواپەرستی بووین. خواناز بە. دووەمیان کارجوان بە. سبحان الله، قورئان بە یەک وشە دەرسی گەورەمان دەداتێ. دەفەرمێ بەنەیناها وەزەیەناها، ئێمە ئاسمانەکانمان دروست کردووە، بەڵام نەک هەر ئاوا دروستیکەین، ڕازاندووشمانەتەوە. وشەی زەیەناها لەسەری بوەستن کە دروستمان کردووە، ڕازاندووشمانەتەوە. لە باسی ڕووەکەکاندا و ئەنبەتنا فیها من کولی زەوجین بەهیج، ئێمە کە ئەو هەموو جۆرە ڕووەکە کە لە خاوڵاتی خۆمانە چەندێکمان بینیوە بە هەزاران هەیە نەهاتۆتە وڵاتی کوردستانی ئازیزی ئێمە و نەمان بینیوە، ئەوانەی گەشتی وڵاتانیان کردو زۆرتریان بینیوە، هێستا هەمووی نەبیندراوە. ئەم هەموو ڕووەک و گوڵ و گوڵزارە خوا نافەرمێ هەر ئاوا دروستمان کرد بۆ ئەوەی ئۆکسجینت بداتێ و دوان ئۆکسیدی کاربۆنەکەت لێوەرگرێ و ژینگەت پاکاتەوە. نەخێر، بەهیج، زۆر ڕازاوەیە، سەرنجڕاکێشە، دڵکرەوەیە. ئاتۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە دەکەی، یەکسەر فەرەحیەک بە دڵ تا دێ، یەکسەر خۆ ئاسوودەی دەرونی وەردەگری. ئەمە زۆر گرنگە بەڕێزان. ئەم دەرسانەی قورئان پێمان دەڵێ مەڵێ هەر خانوم هەبێ بەسە کەلاوەیەک بێ. ناوەڵڵا حەق وایە موسڵمان زەیەناها، کە خانوت هەبوو با ڕازاوەش بێ ئەگەر خوای گەورە ئیمکانیت بدا، بەڵام ئیسرافی تێدا نەبێ. ناڵێ هەر مزگەوتەکە دوو دار و دوو خشت بێ ئاوا بێ، نابە ڕازاوە بێ، بەڵام بەبێ زیادەڕەوی. زەیەناها، خوا دەفەرمێ بنیاتم نادروستم کرد، ڕازاندیشمەوە. کەواتە ئەوانەی دیزاینەرن لە سنووری شەریعی خوای پەروەردگاردا ئەجری گەورەی تایبەتیان هەیە، چونکە جوانکاری دەکەن. خوا پەروەردگار دەفەرمێ هەر کارێکت کرد مەڵێ هەر پێکی بێنم، نە، با جوان بێ. ئەمجا پێشت دەڵێ کارجوان بە کەم و کوڕی لە کارەکانتان نەبێ. پەروەردگار دەفەرمێ بەنەیناها وەزەیەناها وما لەها من فروج. دیقەت بدە بەڕێزان، لەم کەون و کائیناتەدا کەم و کوڕیەک نابینی. سێری ئەو ئاسمانەکە بڵێ وەڵای دەبوو مانگ ئاوا بووە بە شێوەیەکی تر، هیچ عەقڵێک نییە. بڵێ وەڵای خۆر دەبوو بە شێوەیەکی تر بووایە، ئەستێرەکان لە شوێنی خۆیان نەبوونایە، بە شێوازێکی تر بووایە. پەروەردگار دەفەرمێت چەندی ور دەبیتەوە، کەم و کوڕیەک کەلێنێک ناتەواویەک نادۆزیتەوە. خوای گەورە لە ڕێی ئەم ئاەتە قورئانیانەوە پێمان دەڵێ تخوا بە ئێوەش کارەکانتان وابن ئەهلی قورئان. وەڵڵا حەق وابوو موسڵمان هەر کەسێک کارێک دەکا بە بێمنەتی بڵێ وەرە چاو دێری دارایی، وەرە ئەندازیە، وەرە سەر کارەکەم، هەر کەم و کوڕیەکت تێدا دۆزیەوە قبوڵمە. حتا توانام هەبوو بێت توانای زانستی و مرۆیی بەکارم هێناوە. نەک کارەکان تەنها بەڕێ بکەین، نەک تەنها ڕۆژەکان بەڕێ بکەین، نەک تەنها بمانەوە موچە وەرگرین، نەک تەنها کرێکاریەکە وا نەکەین کە دواتر کابرای ئیسیفادەی لێ بکە، نەک ڕۆژەکان سەقەتکەین. ئەگەر قورئانت خوێندەوە، عمل پێکردن لەم قورئانەدا ئەوەیە کە کارت کرد زەیەناها، بە هیچ، با زۆر ڕازاوە بێ، با زۆر دڵگیر بێ، با دڵ بکاتەوە، با زۆر جوان بێ. دەرسی سێم پێمان دەفەرمێ ژینگە پارێز بە.
ئەم قورئانە دەفەرمێ کە ئەم زەویەمان ڕاخستووە یەکێ لەو شتانەی کە زەویمان پێڕازاندۆتەوە جوانمان کردووە جۆرەها گوڵ و گوڵزار و دار و درەختمان تێدا ڕواندووە کە هەمووی دڵ دەکاتەوە بە هیچە هەمووی سەرنجڕاکێشە هەمووی دڵ و دەروونت ئارام دەکاتەوە کەواتە تۆش ژینگە پارێز بە دە تۆش گوڵێک بڕوێنە دە تۆش نەمامێک بڕوێنە دە تۆش دارێک بڕوێنە حیفە بیشکێنیتەوە حیفە دار ببڕیتەوە حیفە گوڵەکان بپسڕوسکێنی لە جیاتی گوڵێک بڕوێنی کەواتە تێڕوانینت بۆ بابەتەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەمانباتە ناو واقعی ژیانەوە کلیلی سەرکەوتن لە ژیاندا ئەوەیە بە گەشببینی بڕوانە بە جوانی بڕوانە پرس بە کەسی گەشببینی واقعبین بکە خۆشەویستانم لەسەر ئەم دوو شەیە بوەستن گەشببینی واقعبین هەیە گەشببینە یعنی هەمیشە گەشببینە بەڵام واقعبین نییە ئەو گەشببینیان ناڵم گەشببینی واقعبین ئەگە کارێکت هەبوو پرسی پێ بکە چونکە زۆر جار کارێکت هەیە پرس بە کەسێک دەکەی کە دنیا لەبەر چاوی ڕەشە کارەکە لەدەست دەدەی بەڵام کە پرس بە کەسێکی گەشببینی واقعبین دەکەی هەلەکەت لەدەست نادەی ڕێنماییەکی جوانت دەکا کتێبێک هەیە بە ناوی نەبەئون یەقین مامۆستا ئەدهەم شەرقاوی نووسیوێتی لە لاپەڕی 47 ئەم بابەتە هەیە ئەم کتێبە کراوە بە کوردی بە ناوی پەیامی دڵنیایی مامۆستا ئاەت فەهمی کردوێتی بە کوردی لە لاپەڕی 69 کوردیەکەیدا مامۆستا ئەدهەم دەفەرمێ کابرایەکی بازرگان کە کۆمپانیا و شەریکاتی هەبوو مەعامیلی هەبوو جۆرەها کارگەی هەبوو بە تایبەت لە بواری دروستکردنی پێڵاودا کارگەکانی خستبوونەکار ویستی کارگەیەک بکاتەوە لە شوێنێکە لە شارێکە لە وڵاتێکە نوێنەری تایبەتی خۆی نرد وتی بڕۆ سەیرێکی ئەو شوێنە بکە سەیرێکی دانیشتوانی بکە سەیری داهاتیان بکە ئایا من ئەگەر کارگەیەکی پێڵاو دروستکردن لەوێ بکەمەوە سوودمان پێدەگەیەنێ و فرۆشمان زۆر دەبێ و داهاتمان دەبێ کابرا دوای ماوەیەکی زۆر مانگێکی زیاتر پێچوو هاتەوە و راپۆرتی تایبەتی خۆی نووسیەوە بۆ بەڕێوەبەری کۆمپانیاکە بۆ بەڕێوەبەری کارگەی دروستکردنی پێڵاوەکە وتی جەناب قوربان ناوەڵڵا من کاتێک کە چوون مەیدانیان ڕوانیم ئەو خەڵکانە هەموو پێخواسن هەر خەڵک پێڵاوی لە پێدانیە جا ئەوانە لە مناڵیەوە فێری بێ پێڵاوی بوون بۆیە هەر پێڵاوێک بەری بۆوێ و لەوێ دروستیکەی لەوانەیە لە 100 کەس یەک کەس دوو کەس 5 کەس لێت بکڕێ ئەوەی تری هەمووی دیقەتم داوە خەڵک بە پێخواسی دەگەڕێ بە پێپەتی دەگەڕێ و پێویستیان بە پێڵاو نییە بۆیە ئەمە کارێکی شێتانەیە ماڵ بەفیڕۆدانە سەرمایەکەی خۆت لە شوێنەکە بەکاربێنی کە فرۆشی نابێ و بە تێڕوانینی من بۆ واقعەکەی ئەو خەڵکی کە لەوەیە کە فێری پێیپەتی و پێخواسی بوون نەوەڵە زەرەر دەکەی دایمەنێ باشترە کابرا دەوڵەمەندە ژیرە تەنها بەم بابەتە قەنەعەتی نەکرد نوێنەرێکی تری نرد کەسێکی تری نار وتی تۆ بڕۆ جارێکیکە مەیدانیەن تەماشای کارەکەکە بزانەکردنەوەی کارگەیەکی دروستکردنی پێڵاو سوودی دەبێیان نە کاتێک کەسەکە چوو هاتەوە ئەویش لەوانەیە مانگێکی پێچوو بێ راپۆرتی خۆی بەرز کردەوە بۆ بەڕێوەبەری کارگەی دروستکردنی پێڵاو وتی بەڵێ قوربان باشترین فکرەی جەنابەت ئەوەیە کە بۆت هاتووە ئەو شوێنە ئەگەر بێت و کارگەی دروستکردنی پێڵاوی تێدا دروستکەین بڕوات هەبێت داهاتێکی بێشمارمان پێشکەش دەکات چونکە ئەو خەڵکەم بینیوە قسەم لەگەڵا کردوون زۆریان ئازار چەشتووە بەهۆی بێپێڵاوی و پێپەتی و پێخواسیەوە ئێستا هەر ئەوەندە تۆزێ بە سعرێکی هەرزانتر تۆزە قازانجی کەمتر لە سەرەتاوە هەتا خەڵکەکە فێری پێڵاو لە پێکردن دەبێ دواتر بە سعری گرانیش لێمان دەکڕن بە نرخی گرانیش لێمان دەکڕن بۆیە تکال لێ دەکەم با ئەم هەلە لە دەست نەدەین کابرا لەسەر ئەمەی دووەمیان قەنەعەتی کرد ڕاست دەکا خەڵکەکە تامەزرۆی لە پێکردنی پێڵاون بەڵام هێشتا بە سعرێکی گونجاو پێیان نەگەیشتووە یان کارگەی دروستکردنی پێڵاو لەناو خۆیاندا نەبووە ئەم ڕووداوە بەسەرهاتە دەمانباتە ناو ناخی ژیانی هەر یەکێک لە ئێمەوە پێمان دەڵێ ڕووداوەکان کاتێک کە ڕوو دەدەن هەڵوێستی خەڵکەکەیە کە کارەکە یەکلایی دەکاتەوە پێمان دەڵێ ئەگە دەرگایەک هەبوو تۆ بە خێرت دەزانی بە کلیلێک نەکرایەوە ناومێت مەبە کلیلی دووەم تاقی بکەوە پرست بە کەسێک کرد ڕەشبینانە وەڵامی دایەوە یەکسە بڕیارمە دەکەم کارە ناکرێ
کاکە دەکرێت کلیلی دووەم کەسێکی گەشتبینی واقعبینت توش بێ کە بە ئەو پەڕی دڵسۆزی و لێزانی و عاقبەت خێریەوە ڕێنماییت بکە وە هەرگیز بە کلیلی یەکەم واز مەهێنە و کاتێک کە ڕووداوێک ڕوودەدا ئەسڵی ڕووداوەکە چۆنە تێڕوانینی مرۆڤەکان دەیگۆڕێ بۆ نمونە جەنابەت بیر بکەوە بوختان بۆ کەسێک دەکرێت لە سۆشیال میدیادا بوختان بۆ کەسێک دەکرێت قسەیەک فڕێ دەدرێتە ناو جیهانی سۆشیال میدیا و فەیسبوک و ئەمانەوە لە ناو گوندێکە لە ناو گەڕەکێکە لە ناو شارێکە بوختانێکی ناڕەوە بۆ کەسێک هەڵدەپەسرێ ئەمە خۆ دەرگایەکی خراپەیە بەڵام ئەم دەرگا خراپە داخرا بوو یەکەم جار جێلێک ناخپیسێک دەیکاتەوە ناخپیسێک کە بوختانەکە هەڵدەبەستێ یەکەم جار بوختانەکە بۆ فڵان کەسی پاک و بێگەر دروست دەکا بۆی کەسایەتی بشێوێنێ ئەها دەرگای کلیلەکەی پێوەنە دەرگاکەی کردەوە جێلەکە بڵاوی دەکاتەوە جێلەکە ئەمجا پاڵێ بە دەرگاکەوە دەنێ هەر بە تەواوەتی دەیکاتەوە جێلەکە بڵاوی دەکاتەوە بوختانەکە دروستی نەکردووە بەڵام لە فەیسبوکی خۆیان کۆمنتی بۆ دەنووسێت لایکی بۆ دەکا پشتگیری بوختان چیەکە دەکا و ئەویش بۆ کەسانی تری بڵاو دەکاتەوە ئەواتەمە جێلەکەش بڵاوی کردەوە بەڵام کەسی سێیەم کەسێکی ڕۆشنبیری وەکو جەنابتان عاقڵ دیندار بڕوابوو بە قیامەت دەڵێ وەڵڵاهی خۆ من بە چاوی خۆم هیچم نەدیوە کەواتە شتێک بە چاوی خۆم نەمدینی بێ بۆچی بڕوا بە چاوی تۆ بکەم پێت دەڵێ بەخۆی دەڵێ عیبە شتێک کە پەیوەندی بە منەوە نییە قسەی لەسەر بکەم فڵان کەس چ پەیوەندێکی بە منەوە هەیە بەخۆی دەڵێ وەڵڵاهی گوناهێکی گەورەیە لە قیامەتە لێپرسینەوەی لەسرە باشە من نوێش خوێنم ڕۆژوگری ڕەمەزانم عمرەم کردووە حەیف نییە ئەم هەموو تاعەت و عیبادەت و چاکەم لە پێناوی شتێک کە خۆم نەمدیوە بە بوختان بیدەم بە خەڵک بۆیە بەڕێزان ئاگادار بن لە کەسی سێیەم بە کەواتە دەرگایەکە هەمان کلیلە کەسی بوختانچیەکە ناخپیسەکە لەگەڵ جێلەکە دەرگاکە دەکاتەوە بەڵام کەسێک بە هەمان کلیل کە دیندارە ڕۆشنبیرە عاقڵە عاقیبەتی دنیا و قیامەتی خۆی خۆش دەوێ زمان ناکاتەوە بەرامبەر بە خەڵکی لە کاتێکە هیچ پەیوەندی بە ئەوەوە نییە ئەگەر نەسیحەتێکی خێری بۆ بکرێ دەیکا بەڵام پەرۆشی سەمع و کەرامەتی خەڵکێتی دەرگاکە دادەخاتەوە کەواتە هەمان دەرگا بوو هەمان کلیل بوو یەکێ بۆ کردنەوە بەکاری هێنا یەکێ بۆ داخستنەوە بەکاری هێنا جاخۆش بە حاڵی ئەوەی کەوا دەرگای خراپەکەی داخست بە کلیل بەدبەختی بۆ ئەو کەسەی کە دەرگای خراپەکەی بە کلیلێک کردەوە بە بوختانێک کردەوە کە تێڕوانینمان بۆ شتێک گۆڕا دڵنیا بن یەکسەر هەڵوێستیشمان بەرامبەری دەگۆڕێ هەر مامۆستا تەم شەرقاوی لە نەبەئون یەقیندا لە کتێبەکەی خۆیدا نەبەئون یەقین لە لاپەڕەی 48دا و لە کتێبەکەدا کە بە کوردی کراوە لە پەیامی دڵنیاییدا کە مامۆستا ئايات فەهمی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 69دا مامۆستا ئەدهەم شەرقاوی دەڵێت جارێکیان لە مزگەوتێکە دۆڕکە سونەتم دەکرد ئەو کاتەی سرم لە سوزدەیا بوو ئەمیش کۆمەڵە دوعای خێری زۆر بکەم تەواو لەگەڵ پەروەردگاری خۆما تێکەڵاو بووم لە سوزدەکەیە بەڵام وەختێکم زانی یەک دوو لە ڕوتان شەقێک قاچێک بەر سرم کەوت بەڕاستی زۆر بەقوە لێدام هەر زۆر ئازاری دام چاوی تاریک کردم دواتر کەسەکە دەمە بۆڵەشی کرد یعنی بۆڵە بۆڵی کرد چەند قسەیەکی نەشیاویشی بە منوت لە ناو سوزدەیام لە نوێژام لە حزوری خوای گەورەدا دڵم ناڕەحەت بوو کە کەسێک ئازاری داوم بە قاز لە سەری داوم شەقی لە سرم داوە ئەم هەموو ئازارەی پێگەیاندوم هێشتاش لە جیاتی ئەستەغفیرالله و داوای لێبوردنێک بۆڵە بۆڵ دەکا و ناڕەحەتی دەردەبڕێ هەستامەوە و نوێژەکەم تەواو کرد بەو نێتە ڕۆیشتم منیش بڕۆم بڵێم کاکە لە جیاتی داوای لێبوردن ئازارم دەدەی قسەی نەشیاویشم پێ دەڵێ بەڵام یەکسەر هەڵوێست گۆڕە چونکە بینیم ئەو کەسە داماوە خی گەورە بەسەری کردوێتەوە بە نابینایی کە ڕۆیشتووە پیاسەی کردووە بە مزگەوتەکەیە تەوەقوعی نەکردووە کە من لێوا ببێ دەنگی سوزدە و دەبەم و سرم لە سوزدایە قاچی بەر سرم کەوت کە قاچی بەر سرم کەوت ئێتر ئەو دەبووە ئەو حەقی خۆیەتی ناڕزایی دەرببڕێ دەکا کە دەنگێک کۆکەیەک شتێک یان لە پەنا پایەیەکەوە نوێژت بکردا ئاخرمونی بینی و من کەسێکم لەوێدا بۆ خۆم پیاسەکەم بە مزگەوتەکەیە ئەڵێ یەکسەر تێڕوانینم گۆڕە لە ماوەی یەک چرکەدا لە کەسێکی تووڕە و پەز لە کەسێک بوومە کەسێکی خاوەن سۆز و بەزەی
کەواتە بەڕێزان تێڕوانینەکەمان بۆ ڕووداوەکە یەکسەر هەڵوێستیشمان دەگۆڕێ. ئێستا جەنابەت زۆر جار کەسێکت بینیوە زۆر کەسێکی ڕێک و پێک و باش بووە بۆ چونکە تۆ وات بینیوە بە دیندارت زانیوە بە ڕۆشنبیرت زانیوە بە کەسێکی عاقڵ و ژیرت زانیوە بە ئیسلاح خوازت زانیوە بەڵام کەسی واش هەیە بڕواتان هەبێ هیچ خراپە لێ نەدیوە بەس دید و تێڕوانینت بۆی خراپە. ئێستا دزیەکت لێ کرابێ گومانت لەسەر فڵان کەس بێ هەر کە چاوت پێی دەکەوێت شقلی دزێک دێتە بەر چاوت هەر یەکسەڵی فڵان کەس دزە چونکە تۆ گومانت لێتی کە دوای ئاشکرا بوو فڵان کەس نەخێر ئەم دزیت لە تۆ کراوە فڵان کەس نەبووە بڕواتان هەبێ یەکسەر دید و تێڕوانین بەرامبەری دەگۆڕێ. کەواتە دید و تێڕوانینی ئێمەیە بەرامبەر بە شتەکان هەر یەک جۆرن ئەوە ئێمەین بە دید و تێڕوانینمان گۆڕیمان ئەوە ئێمەین هەڵوێستمان بەرامبەر بە ڕووداوەکان هەمان ڕووداوە بەڵام دید و تێڕوانینەکەمان گۆڕی. بابەتێکی گرنگە بۆ ژیانمان ناوبڕێکی کورد لە خزمەتاندا و دێنەوە خزمەتان. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان ڕووداوێکی ژیان بە تێڕوانینی خۆمان یەکسەر هەڵوێستمان بۆی دەگۆڕێ. مێژووی ئیسلام پێمان دەڵێ کاتێک کە خەنسا ئافرەتێک بوو براکەی کوژرا لە مێژووی ئەدەبی عەرەبیدا لاواندنەوە و شیوەنی خەنسا بۆ براکەی زۆر بەناوبانگە یعنی هەرگیز لەبیری نەدەچۆوە بەدەیان و بە سەدان دێڕە شعری بەسەر مەرگی برا جوانە مەرگەکەی وتووە. لەبەرەوەی لە دیدی عەرەب لە پێش ئیسلام و لە دیدی خەنسای ئافرەتەوە مردن واتە کۆتایی پێهێنان بە ژیانێک و تەواو مرۆڤ سڕایەوە لەسەر زەوی. هەمان ئافرەتە دوای موسڵمان بوونی دوای ساڵانێک ژیانکردن لە سایەی ئیسلامدا دوای ئەوەی تێڕوانینی گۆڕا بۆ مردن ئێمە بە مردن کۆتاییمان پێ نایە تەنها لە ژوورێک دەڕۆین بۆ ژوورێک لە جیهانێک دەڕۆین بۆ جیهانێکی فراوانتری بێبڕانەوە کە قیامەتە. خەنسا لە شەڕی قادسیەدا لە زمانی ئیمامی عومەرا 4 کوڕی لە یەک ڕۆژە شەهید بوو 4 جەنازەی بینی هەواڵی پێدرا کە هەر 4 کوڕەکە لە یەک ڕۆژە لە مەیدانی ئازادبەخشینی ئیسلام بە وڵاتاندا شەهید کراوە. لەو کاتەدا نەک نەگریە نەک سەدان شعری وە بۆ براکەیەکی کە نووسی بوو شیوەن بکە بەڵکو یەکسەر چوە سەر زەوی و سوزدەی شکری بۆ پەروەردگاری برد وتی یا ڕەبی خۆیان سوپاست دەکەم کوڕەکانم شایەنی ئەوە بوون لە پێناو بڵاوبوونەوەی ئیسلامدا لە پێناو شکۆی مرۆڤەکاندا لە پێناو لابردنی کۆیلایەتی لەسەر زەویدا لە پێناو ڕوخاندنی کۆشک و قەڵای کیسرا و فارسدا کە بەکەل لەسەری کوڕی خەڵک بنیادنراوە سوپاست دەکەم کوڕەکانت لێوەرگرتم یا ئەڵڵا سوزدەی شکرت بۆ دەبم کە منت کرد بە دایکی 4 شەهید سوپاست دەکەم کە ئەو ڕۆڵانەی پەروەردەم کردبوون ڕۆڵەیەک دەرچوون کە ئاواتم هاتە جێ و گیانیان بەخشی بە ئیسلام ژیانیان بەخشی ڕوحیان بەخشی بەخوای پەروەردگاری خاوەنی ڕوحەکە سوپاست دەکەم کەوانە لە پێش منەوە بە ئومێدی خواچوونە بەهەشت و داوا لێ دەکەم خوا لە بەهەشتا پێیان بگەمەوە. یەک دێڕە شعری لاوانەوەی بۆ نەکردن. بڕێزان خۆ بەخوا کوڕ شیرینترە لە برا کوڕ شیرینترە لە برا جەرگ وەکو هیچ شتێک نییە لەسەر زەویدا. خەنسا هەمان عەقڵی جارانە هەمان دڵی جارانە هەمان هەستی جارانە بەڵام بۆچی بۆ 4 کوڕی سوزدەی شکر دەبا بۆ یەک تاقەبرای لە پێش موسڵمان بوونیدا ئەو هەموو شیوە نەدەکا کە لاواندنەوەکەی خەنسا تا ئێستاش لە مێژوودا تۆمار کراوە لە ئەدەبی عەرەبیدا تۆمار کراوە. ئەمە پێمان دەڵێ یەک ڕووداوە بەڵام تێڕوانینی جیاوازە. تێڕوانی جاری دووەم لە دوای کوژرانی 4 کوڕی خەنسا وەکو تێڕوانینی یەکەم جار نەبوو. ئەمجا زانی بە مردن ژیان کۆتایی پێ نایە بەڵکو گەیشتنە بە ژیانی هەتا هەتایی. ئاگاداری خۆشت بە پرۆگرامی کلیل لە مەڵقەیەدا پێمان دەڵێ ئەزیزەکەم کەسەکەم بە چاوی خەڵکی مەڕوانە خۆت خاوەن چاوی یانی چاولێکەر مەبە ئەو دەردەی ئەمڕۆ هەمومانی گرتوێتەوە. لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا بە جەنابت دەڵێم بەخۆم پێش ئێوە ئاگادار بەخوا ئەم دوو چاوەی پێبەخشیوین خۆمان پێ بڕوانین بە چاوی خەڵک مەڕوانە تووشی نەخۆشی چاولێکەری سەردەم مەبە. پاشایەکە بووە مناڵی نەدەبوو حەسرەتی ئەوەی دەکێشا دوای من کورسیەکەم بۆ خەڵک بێ بە میراتی دەویست بۆ نەوەیەکی بمێنێتەوە
پاشی چەند ساڵێکی زۆر شازادە لەدایک بوو، بەڵام ئەوەی هەموو خۆشیەکان و دڵخۆشی و چاوەڕوانی چەند ساڵی پاشای وڵاتی لێڵ کرد، بەرچاوی تاریک کرد، شادی لێکرد بە شینی ناوماڵ، ئەوە بوو ئەم منداڵەی لەدایک بووە دوای چەند ساڵ شازادەی وڵات گوێیەکی نییە، لە زگماگا گوێیەکی نییە. وتی ئەمە بەیانی بژبێتە سەرۆک، بژبێتە جێنشینی من و بەڕێوەبەری وڵات، دڵنیام گرەی دەرونی بۆ دروست دەبێ، چونکە منداڵەکەم گوێیەکی نییە. پاشا زۆر ناڕەحەت بوو. ئەوانەی لە دەوری بوون ڕاوێژکارەکانی وەزیرەکانی هەر یەکە بیرروڕایەکی هەبوو، یەکیان دەیگو بە مێزەرێکدا پۆشرێ، یەکیان دەیگو کوڵاوێکی تایبەتی بۆ بکرێت کە گوێی دیار نەبێ. ئەیگون دنا خۆ ئەگەر ئەمانەشی بۆ بکرێ هەر خۆی کە بەرامبەر بە ئاوێنەوەستا و ئەو خەڵکەی بینی بە دوو گوێی ساغەوە گرفتی دەرونی بۆ دروست دەبێت، تام و چێژ لە دەسەڵاتداری ناکە، دڵنیام لە حکومڕانی لە شوێنی من سەرکەوتوو نابێ، خزمەتی خاک و خەڵکەکەی پێ ناکرێ. پاشا بە دۆش داماویە دانیشتە بوو یەکێ لە ڕاوێژکارەکانی وتی قوربان من چارەسەرێکم لایە تەنها فەرمانی جەنابتی دەوێت، سەرەتاکەی قورسە، بەڵام دوایی خەڵک خۆیان ڕادیان لەگەڵیدا. وتی بەس چارەسەرێکم پێ بڵێ، هەرچی چارەسەرێک بێ من دەتوانم ئەنجامی دەم. وتی قوربان بڕیار بدە لەو ڕۆژەوە کە شازادەی کوڕ لەدایک بووە، هەر منداڵێک کە لەدایک بوو لە هەر شوێنە لەدایک ببێ جار بدە بە وڵات و مەملەکەت و شاردا ئەبێ گوێیەکی ببڕن. بۆ نمونە کوڕی پاشا گوێی چەپی نییە، ئەبێ هەر مناڵێک لەدایک بوو گوێی چەپی ببڕن. پاشاوتی ئاسانە مەملەکەتی خۆمە و چی ئەتوانێت لە فەرمانم دەرچێ. سەرەتا خەڵک زۆر بەلایەنەوە قورس بوو، کابرا ئەدگوت جەرگی لەکەنەوە کە دکتۆریان دەبەر دەسەری و گوێی ئەو مناڵەت پشکۆلیان بە یەکەم ڕۆژ لێدەکردەوە. بەڵام دوایی چەند ساڵە قسەی ڕاوێژکار ڕاست بووتی قوربان خەڵک یەکەم جاری زەحمەتە، بڕواتان هەبێت دوایی خەڵک بە شادمانیەوە دەچوو گوێی کوڕەکەی دەبڕی، گوێی کچەکەی دەبڕی بۆی وەکو منداڵی پاشا دەرچێ. دوای 20 ساڵ کە ئەو جیلەی پێگەیت هیچی گوێی چەپی پێوە نییە، هەمووی گوێیەکی بڕاوە. یەک میوانێک گەنجێک لە وڵاتێکی ترەوە بۆ خوێندن بێ بۆ هەر کارێک بۆ بازرگانی ڕووی کرد بۆ وڵاتە کە دوو گوێی هەبوو، هەرچی گەنج بوو فیکیان بۆ لێدا، هەرچی خەڵک هەبوو گاڵتەی پێدەکرد. ئەمە تۆ دوو گوێت هەیە، کابراش فەقیرە لە تاوانە بۆ ئەوەی هیچ کە نەبێتە قەشمەر و گاڵتەجاری خەڵک بۆ خۆی گوێیەکی خۆی بڕی. ئەم بەسەرهاتە ڕێک بۆ واقعی ژیانی ئێمەیە. ئەو مۆدیلکاری کە دێ گیرفانمان هەڵدەتەچێنێ، ئابڕوومان هەڵدەتەچێنێ، کللتوری نەتەوایەتی ڕەسەنی کوردیمان دەشێوێنێ، جلوبەرگی دایە حاجیەکان و دایە گەورەکانمان لەبەر ئافرەتانمان دەکاتەوە، پانتۆڵێکی ساغ و سەلیم شەقێکی تیەکە و ئەژنۆی ئەوەندە بە دەرەوەیە، جاران پینەیەکی دەبوو لێ بدرایە پێدعی بوو لەشت بە دەرەوە بێ، ئێستا بەدەستی خۆت بیبڕی ئەبێت لە ئەژنۆیەوە لێکەیتەوە کەمە هیچ حکمەتێکی تێدانێ خەڵک شەڕی لەسەر دەکات. سەرەتاکەی قورسە بۆ خەڵک. ئەمە هەمووی دەردی ئەوەیە تۆ تێڕوانینی خۆتن نەبوو، تۆ بە چاوی خۆت بیر لێ نەکردەوە، بە چاوی خەڵکت ڕوانی. ئەمە گرفتی مرۆڤایەتی ئەمڕۆیە. تکاتان لێ دەکەم لە پرۆگرامی کلیلە بەخۆم جا بە ئێوە دەڵێم با خۆمان و ماڵ و منداڵمان بە کۆمەلگای ڕەسەنی موسڵمانی کوردەواریمان بپارێزین لە دەردی چاولێکەری لەوەی بە چاوی خەڵک بڕوانین. بەڕێزان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە هەڵبژێردراوی خەڵک بوون، بۆچی تووشی ئەم هەموو ناڕەحەتیە بوون؟ لەبەر ئەوەی چونکە پاک و پوخت بوون نامووی ناو کۆمەلگاکەیان بوون. ئەخ وەڵی بتپەرستی زۆر عیبەیە، وەڵی بتپەرستی گاڵتەکردنە بە عەقڵی مرۆڤ. تۆ بێنی بەردێک بێنی بە چەکۆش مانگێک خەریکی بی حتا شکڵی مرۆڤێکی لێ دەردەکەی خۆت دروستیکەی، دوای لێی بپاڕیتەوە، داوای مناڵی لێ بکەی، داوای ڕزق و ڕۆزی لێ بکەی، داوای لێ بکەی لە بەڵا بتپارێزێ، لە جەنگا سەرکەوتوتکە. خۆت نەتوانی هەیکەلێک دروستکەی بڕۆی بە کەسێک بڵێ بۆم دروستکە بە پارە لێت دەکڕم، دوایی لە ماڵەوە داینەی دەستکەی بە پاڕانەوە لەو بەردا. ئەمە ئەو پەڕی گاڵتەکردنە بە عەقڵی مرۆڤ. بەڵام کاتێ هەموو کۆمەلگا ئاوا بوو، وەکو سەردەمی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ، ئیبراهیم بە تەنیا دەستی کرد بە بتشکاندن، وتی خەڵکی نەعەقڵتان بکەنەوە، ئەی هاوار ئەو بەردە کە تۆ خۆت دروستت کردووە چۆن ئەبێ خوای تۆ بێ، چۆن ئەبێ ئەو یارمەتی تۆ بدا. بە قەومەکەی وت من بتێکم شکاندووە ئەڵێن وانسوڕ و ئالیهەتەکم ئین کنتم فاعلین، ئەگەر ڕاست دەکەن مردن دیفاع لە خواکەتان دەکەن ئیبراهیم بسووتێنن. جاتخوا خوایەک پێویستی بەوە بێ من دیفاعی لێ بکەم، ئەبێت چۆن خوایەک بێ کوڕە عەقڵتان بکەنەوە. بەڵام چونکە کۆمەلگای یەک پارچە شوێنکەوتی بتپەرستی بوو، ئیبراهیمیان خستە ئاگرەوە،
وتیان حەڕیقوه نەک ئەحریقوه سەیری وردەکانی قورئان کەن هەربیکەن بە خۆڵەمێش زەلیلی کەن وابی سووتێنن نەک سووتانی ئاسایی ناود ئەحریقوه هەربی سووتێنن چاو لێ ئەم پاکە ئەم ژیرە ئەم عەقڵ کراوەیە لەناو ئەو کۆمەلگایە جێ نابێتەوە. لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هاتبوو ئەیگوت ئەی هاوار هاوڕەگەزبازی چ عەقڵێک چ فیترەتێک چ مرۆڤایەتێک قبوڵی دەکا ئەی هاوار ئەو هەموو کچە پاک و خاوێنەمان کەوتەوە معقولە نێر پەلاماری نێردا چاولێ لە سەدەی 21ەکە ئێستا لە جیهاندا ئەم پشتە پیسە هاوڕەگەزبازی ڕێکلامی بۆ دەکرێ. سەردەمی لوتیش خۆ یەکەم جار دووسێ کەس بوون دوایی دەستیان پێکرد بوونە کۆمەڵێک بوونە گروپێک بوونە بجەماعەتێک هەموو کۆمەڵگای گرتەوە بەس لوت و دووسێ ئیماندار مابوونەوە کاتێک کە لوت دەیگوت لوت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەیگوت خەڵکینە وەڵڵاهی ناشرینە بابە دین و قیامەتیش نەبێ هەر عەقڵ فیترەتی مرۆڤایەتی خێزان چۆن دەبێ نێربازی بکرێ بە یاسای وڵات وتیان ئەخریجوا ئالە لوطی من قەریەتیکم ئەمە هەر دەبێت دەربەدەر کرێ ئەمە باسی پاشێتی دەکا یعنی هەی دواکەوت و هەی کۆنە پەرست چاو لێیە لەنا ئەم پیاوە گەورە هەڵبژێردراوەی خوایە ئەم پەیامە جوانەی پێ دەبێت دەربەدەر بکرێ بێت تۆ شاربەدەر بکرێت چونکە کۆمەلگا هەموو یەک پارچەم پیسێ قبوڵە. ئەم ڕۆژکابرا سەی دەکەی بەڕێزان لە بازاڕە ئەگەر نووسینگەیەکی هەیە دەستبڕ نییە ئەگەر مارکێتێکی هەیە شت گرانفرۆژ نییە ئەگەر سەیدەلانیەکە و دەرمان دەفرۆشە بە خەڵک سەیەکەی دەرمانەکانی هەرزان دەکا کەمتر قازانجی دەخاتە سەر خەریکە لە کۆمەلگادا بە چاوێکی نامۆ سیر دەکرێت خەریکە خەڵک گومان لەسەر ئەم پاکە دروست دەکە باشە تۆ بڵێ بە خۆڕایی نەبێ ئەم ئەرزەوە بە هەرزان دەفرۆشێ تۆ بڵێ بە خۆڕایی نەبێ ئەم دەرمانە لە فڵان سەیدە لێ بە ئەوەندەیە و هەمان کوالیتی و هەمان شەریکە و هەمان ساڵە ئەم بە هەرزانتر دەیفرۆشێ ئەوەندە پیسیەکە و دەستبڕین و غەشەکە لە ناوماندا بڵاو بووەتەوە گومانمان لە پاکەکە نییە گومانمان لە پیسەکە نییە هەر زۆر بەلامانەواسەیە گومانمان لە پاکەکە بۆ دروست بووە مۆزەفێکە لە دایرەیەکە کە دەچی ئیشەکەی ئەوەندە بەڕێک و پێکی وە جوانی دەکاو بە خەڵکەوە ماندووە خەڵیکە خەڵک ئەوە سەرنجەدا باشەوە تۆ بڵێ بەبێ حکمت نەبێت مەبەستێکی نەبێت تۆ بڵێ خۆی هەڵنەبژێرە و بێ خەڵک دەنگی پێ بدەن چونکە گەندەڵێکە وا پەرێسەندووە هەموو یار خەریکی موبایل و فەیسبوک و ئیمزایەک لە دایرەیەکا بۆ ناکرێت کە ئەم گوڵە هەڵکەوتووە لە ناویاندا خەڵک بەلایەوە سەیرە نا تۆ بە عەقڵی خۆت بڕوانە ئەزیزم خوا ئەم دوو چاوەی پێداوی بۆی خۆت بڕوانی گوناهە نییە ئێستا جەنابەت چاوت بنووقێنی بڵێ فڵان کەس تۆ ڕێنماییم بکە چونکە چاوی من نابینێ بۆ خۆت نابینا دەکەی خۆت نابینا مەکە الخطأ يبقى خطأ ولو فعله كل الناس هەڵە هەر هەڵەیە بێشەرعی هەر بێشەرعیە نامرۆڤایەتی هەر نامرۆڤایەتیە ئەگەر هەموو خەڵکیش بیکەن ئەمڕۆ زۆر جا مناڵەکانی خۆدا دەنیشێن یاڵی کوڕی شیرینم کچە شیرینەکەم ئەوەندە بە ئایپاد و موبایلت بەدەستەوە نەبێ وەڵامەکەی ئاشکرا یەکسە باوکە ئەی بۆ هەموو مناڵی خەڵکیش پێیەتی لە مناڵیەوە فێری ئەوە بووین مادام هەموو خەڵک دەیکا با منیش بیکەم نە با خۆمان لەسەر ئەوە پەروەردە بکەین پرۆگرامی کلیل بە من و بە تۆ دەڵێ لەگەڵ مناڵەکان تا دانیشە ئەم دیێڕێی پێ بڵێ الخطأ يبقى خطأ ولو فعله كل الناس کوڕە شیرینەکەم کچە شیرینەکەم خێزانەکەم هاوسەرەکەم بەخۆشم دەڵێم هەڵە ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی بیکە هەر هەڵەیە بە زۆری خەڵک تێمەکەوە والصواب يبقى صوابا ولو لم يفعله أحد کاکە کاری جوان کاری پاک دینداری کاری یاسایی کاری شەرعی ئەگەر یەک کەسیش نەیکا هەر ڕاستە هەموو خەڵک لەو سەر شەقامە بە نایاسایی بڕۆن ئەمە مانای ئەوە نییە لێخڕینی نایاسایی شتێکی چاکە تۆ ئەگەر بە تەنیا بە پێ ڕێنمایەکانی پۆلیسی هاتوچۆ و مرور ڕۆیشتی تۆ ڕاستی ئەگەر بە تەنیاش بمێنیەوە ڕاستی ئەگەر کەسیش لەسەر زەویدانەیکە هەر بە ڕاستی دەمێنێتەوە ئەگەر دڵنیا بووی لەسەر حەقی بۆ ڕەزامەندی دڵی هیچ کەسێک لەو حەقەواز نەهێنا چونکە تۆ گەیشتوویە حەق تۆ گەیشتوویە ژیانی ڕاستەقینە پێغەمبەری دڵسۆزمان صلی الله عليه وسلم فەرمووی لا تكونوا إمعة ئەزانین ئیماع یعنی چی یعنی ئەنا مع الناس هەرگیز مەڵێ من هەر لەگەڵ خەڵکە إن أحسن الناس أحسنت ئەگەر خەڵک کۆمەلگاکەم کاری چاکیان کرد منیش چاک دەکەم وإن أساءوا أسأت ئەگەر خەڵک خراپیان کرد منیش لەگەڵ عامێ دەچمە شامێ ئەم پەندە لابەرە لەگەڵ عامێ مەچۆ شامێ بزانە ئەو ڕێگای خەڵک پێیدا دەڕوا ڕاستە چونکە لەوە چێ ئەو ڕێگای من ڕێژکراو بێ ئەو ڕێگایە ئەو سەری تونێلێکی تاریک بێ لەوە چێ ئەو سەری داخران و پەشیمان بوونەوە بێ بە دووی خەڵک مەکەوە هەر لەخۆوە لە قورئاندا دیقەت بدەن
عرزم کردن لە سەرەتای بەرنامەکەوە کە قورئانت خوێندەوە شەر نیە هەر جوان بیخوێنیتەوە، هەر دەنگت خۆش بێ، هەر پێشبڕکەی لەبەرکردن بێ. وشەیەک وەرگرە و دەرسی ژیانی لێ وەرگرە. وشەی ئەکثەر الناس ولكن أكثر الناس لقرآن برزان لقل شي هاتوا لا يشكرون زور بي خلقي أمسر زي يشكراني خواناكا لا يعلمون لصورة الأعراف يوسف النحل الروم سبأ غافير الجاثية حمو دوباره بوتوا ولكن أكثر الناس لا يعلمون بخوا زور خلقي سرزوي نزانا براستيا كان لا يؤمنون إيماننا هنا لا يعقلون عقليا بشتكان ناشكي کەواتە مەرجنیە مادام خەڵکێکی زۆر ڕویان کردە ئەم مۆدیلگەراییە جەنابیشت یەکسەر چاوی خۆت بنووقێنی و بە شوێنکەوی دڵنیا بە چێژ و حەسرەت خۆشبەختی و بەدبەختی تۆ بە تێڕوانینتە بۆ خواردنەکەت جل و بەرگەکەت خانوو ناوماڵەکەت هاوسەرەکەت منداڵەکەت پیشەکەت خۆشەویستم هەر یەکێک لەم شتانە خواردن هەموو ڕۆژە لەگەڵتایە هاوسەر تەواوی ژیان لەگەڵتایە منداڵەکانت هەر ڕۆڵەی خۆتن و بەردەوام لەگەڵتان جل و بەرگەکەت بەردەوام لەبەرتایە خانوو ماڵەکەت ئەو شوێنەیە کە شەوان دەبێت بۆی بڕۆیتەوە ئیسراحەتی تێدا بکەیت ئەمانە بە تەواوی تەمەن لەگەڵتن دەتوانی وا تەماشایان بکەیت کەس لەم شتەی تۆنیەتی و بەخوا چێژی لێ دەبینی بڕواتان هەبێت جار هەیە نان و تەماتە و پیازێک بە دۆیەکەوە بخۆ خۆت وا حساب کە هیچ پاشایەکی سەر ئەم زەوێ لەم خوارد نەخۆشەی نییە یەک چێژی لێ دەبینی یەک تامی لێ دەکەی هەر ئەڵێ خوا بکەم خەڵک بەخیریم پێ نەبە جلێکت لەبەر کرد یەکسە سوپاسی خوا بکە وا بزانە ئەم قماشەی تۆ هیچ کەسێ لەم سەرزەویەدا لەم قماشەی تۆ دەستی نەکەوتووە ئاوا جوان نەدوراوە ئاوا خۆش لەبەر نەکراوە بڕوا بکە یەک چێژێک دەبینی خۆت بە هیچ دەسەڵاتدارێک ناگۆڕیتەوە کاکە هاوسەرەکەت خەڵک بۆ تووشی خیانەتی هاوسەری دەبێ هاوسەرەکەت وا سیر کە ئەم ژنەی تۆ یان ژنێک بۆ پیاوەکەی ئەم پیاوەی تۆ هیچ پیاوێکی وا جوان لەم سەرزەویەدا نییە ئەمە چاوی تۆیە لە چاوی خۆتە وای ببینە وا تەماشاکە هاوسەرەکەت بێوێنەیە کە واقعانی ژوایە بێوێنەیە بۆ تۆ منداڵەکانت لەسەرەوەی یەک هەڵە لێبینین وا مەزانە مناڵی خەڵکی زۆر چاکترن وا بزانە مناڵەکانی تۆ ساڵحترین منداڵن جوانترین دیاری ئەڵڵان سوبحانەه وتەعالە کە ئەم منداڵانەی بە تۆ بەخشیوە ڕێزی منداڵەکانت دەزانی قەدریان دەزانی کاکی خۆشەویستم ئەگە پیشەیەکت هەبوو وا مەزانە پیشەکەی تۆ هیچ جنێ لە چاو خەڵکیدا وا بزانە ئەم پیشەی تۆ خوا بە تایبەت بە تۆی بەخشیوە ئەوەندە دڵت بە ئیشەکەی خۆت خۆش بێ بڕواتان هەبێ ئەگەر ئاوا بە چێژەوە نەڕوانیە شتەکانی خۆت خواردنەکەت جلوبەرگەکەت منداڵەکەت هاوسەرەکەت پیشەکەت ئەبێ پێچەوانەکەی بێ هەر حەسرەت هەڵدەکێشی بۆ ژیان و پیشە و ماڵ و مناڵ و خێزان و هاوسەر و خواردن و جلوبەرگ و کەلوپەلی ناوماڵی خەڵکی هەرە بێ حەسرەت هەڵکێشی من کەسانێکم بینیەوە جەنابیشت بینیوتە لەم بەرنامەیە دڵنیا بە هەموو ژیانی هەر حەسرەتە هەر ئەڵە خۆزگەم بە خەڵک هەر ئەڵە کەی من ژیانم هەبوو کەی مناڵم هەبوو کەی ژنم هەبوو کەی پیاوم هەبوو بەردەوام ئەم کەسە حەسرەت هەڵدەکێشێ هەر خۆی کەباب بخوا حەسرەتی هەیە دەبێ ماڵی فڵان کەس دەبێت چیان خوارد بێ هەر چاوی لە خەڵکە هەر ئۆتۆمبیلێکی پێ بێ هەر حەسرەت هەڵدەکێشێ بۆ مۆدیلی بەرزتر هەتا دەژمرێ پێی ناگا ئەی باشت خوا گوناه هەنیە ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا هەر بە چێژەوە بەسەر نەبەی هەر بە حەسرەتەوە بەسەربەری نمونەیەکی واقعی عەرزی جەنابتان دەکەم کە مامۆستای بەڕێز دکتۆری بانگخواست دکتۆر هێمن خوڕشید کە پسپۆڕی بواری دەرونیە و دکتۆرا هەیە لە دەروونناسیدا کتێبێکی هەیە بە ناوی ئاو ئاور لە لاپەڕەی سیدا بۆیە باسی ئەم کتێبانە دەکەم و مێدەوارم ئێوە بڕۆن بیان خوێندنەوەشتی زۆر جوانیان تێدایە دکتۆر هێمن خوڕشید نووسەر و پزیشک لە لاپەڕەسی ئاو ئاوردا ڕووداوێکی ڕاستەقینەمان بۆ دەگێڕێتەوە ئەڵێ پیاوێک پاکەرەوەی سەر جادە بوو وەکو ئەم برایانەی ئێستاکانە لەم سەر شەقەمە جوانانە ئەم پارکە بۆ ئێمە پاک دەکەنەوە ڕۆژێ مناڵەکەی لە خوێندنگا لە قوتابخانە هاتەوە کاتێک کە هاتەوە دیقەتی دا مناڵەکەی دڵی پڕە بەزەی بەخۆیان دێتەوە لەسەر سفرەی ناخواردن باوەک جاران بۆیە خێزان خۆش بوو هەموو لەسەر یەک سفرەدا دەنیشتین مێزی ناخواردنیشمان ئێمە لە ماڵەوە نەبوو هەر لەسەر سفرەکە دایکمان ڕای دەخست و دوایش بە پەڕۆیەک دەی ماڵی و دەنکە برنجەکانیش خەسار نەدەبوو تێریتواری استفادەی لێ دەکرد ئێستا مێز و سفرەی سەفەرێکە ئەوشی نەهێشت کاتێک کە باوک لەگەڵ مناڵەکانی ڕاستە ماڵێکی هەژارن ڕاستە پاکەرەوەی سەر جادەیە کە لەگەڵ مناڵەکانی دانیشت
هەستی کرد مناڵەکەی کە لە قوتابخانە هاتووەتەوە دڵی پڕە لەگەڵ کەوچک لێدانی خواردنەکەیە هەست دەکەی مناڵەکەت کە کێشەیەکی هەیە بۆیە بەرەکەتی نانخواردنی جەماعی ئەوەیە کە باوکو دایک بڕوان نە کوڕ و کچەکانیان بزانین کێشەیەک هەیە یاننا مناڵی دڵپەر دوای نانخواردن باوە جای کردەوە دەستی خستە سەرشان و ماچی کرد وتی کوڕە شیرینەکەم لە مەکتەب لەوانەکان تا چۆنی وتی وەڵڵا بابا الحەمدولیلا سوپاس بەخوا زۆر باشم وتی کوڕم ڕەفیقەکانت هاوڕێکانت شەڕیان لەگەڵا کردووی وتی نەبەخوا بابا لەگەڵ کەسا شەڕم نەکردووە وتی مامۆستا لێی داوی مامۆستا دڵی ئازارداوی وتی نەبەخوا وتی کوڕی خۆم هەل لەسەر ناخواردن هەستم کرد تۆ قوڵپی گریان لە دڵتایە تۆ ڕوخسارت شێواوە ئەمڕۆ مناڵیش فێر بووە مناڵەکانمان باوە فێرکەین شتمان لێ نەشاردنەوەتی وەڵڵای باوە ڕاز دەکەی وەڵڵا ڕاز دەکەی بەڵام گرفتەکەم هیچی ئەمانە نین کە جەنابەت باست کرد باوە گیان دەست ماز دەکەم وتی ئەی ڕۆڵە گیان گرفتەکەی تۆ چێ کوڕە شیرینەکەم وتی باوکە مامۆستام ڕۆ لە پۆلا لێی پرسین باوکتان پیشەی چییە یەکێوتی باوکم دکتۆرە یەکێوتی باوکم پارێزەرە یەکێوتی مامۆستای مزگەوتە یەکێوتی باوکم مامۆستای زانکۆیە یەکێوتی باوکم بازرگانە یەکێوتی باوکم مارکێتی هەیە کە سەرە هاتە سەرسەرەی من ئتر زۆر ناڕەحەت بووم وتم مامۆستا باوکی من پاکەرەوەیە باوکی من کەناسە ئەو زمانی پێیاندەوت کەناس ئەو کاتێبە کە نووسراوە ئێستاش خەڵکێک وا دەڵێ لە لای خۆمان وتی باوکی من کەناسە وتی مامۆستا زەردەخەنەیەکی کرد و هەموو تەلەبەکان پێکەنین ئای باوکە زۆر بە خۆم داشکامەوە وەڵای تەریق بوومەوە دڵم پڕ بوو خۆزگە باوکە تۆش دکتۆر بوویتایە خۆزگە باوکە تۆش مامۆستای زانکۆ بوویتایە خۆزگە باوکە ئێمەش دەوڵەمەند بووینایە و منیش بم کتای باوکم بازرگانێکی گەورەیە ڕێزی دوکان و شوقەیەکی هەیە باوکەکە نەیوت ڕۆڵە گیان بەخوا تەواومان کرد یعنی تۆ پێت شەرمە کوڕی پیاوێکی کەناس و پاکەرەوەی جادەی نەسیحەتی کرد ها بە پرۆگرامی کلی دڵەکە کە دڵی بکەوە مە دڵیان داخستووە بە تووڕەبوون زیاتر دەرگاکە دادەخرێ وتی کوڕی شیرینم واللهی من شانازی بە پیشەی خۆمەوە دەکەم وا ئەزانم خوای گەورە ئەم پیشەی کەناسی و پاکەرەوەی سەرجادەی بەس بە خەڵات داوە بە من وتی یعنی باوکە تۆ شانازی بەکاری خۆتەوە دەکەی وتی بەڵە ڕۆڵەکەم ئێستا بۆ ڕوون دەکەمەوە ڕۆڵە گوێ بگرە باشە ئەو کوڕی کەوتی باوکم دکتۆرە باوکی چ دەکە باوکیشی ڕۆڵە هەر پاکەرەوەیە پاکەرەوەی چییە وەرەمێکی پیس برینێکی پیس شوێنێکی پیس دێنێ دەست دەخاتە ئەم پیسی و خوێن و پیسیەوە دەمامک دەکا لەبەر بۆگەنی ناو لەشی خەڵکەکە پیسی لا دەبە بە عملیات پیسی لا دەبە وتی ڕۆڵە شیرینەکەم ئەو کەسەی کە حاکمە ئەو کەسەی کە دەڵێ باوکم پارێزەرە یان دادوەرە خۆ حاکم و پارێزەر و ئەوانش ئیشیان چییە پۆخڵەواتی ناو کۆمەلگا کەسولار و لەوێرەکان خراپەکان گەسک دەدەن دایانخەنە سجنەوە بەڵکو لەوێدا بە غەرامە بە سجنکردن بەگرتن پاک ببنەوە کاکەوان شەریشیان پاکردنەوەیە وتی دکتۆری دان فڵان کەس وتی باوکم پزیشکی دانە هەموو دەستخۆشیان لێ کرد باشە ئەو دانە کلۆرە پڕجەراعەتە لەبەر بۆگەنی ناو دەمی و دانەکە دکتۆر دەمامکی کردو و لوتی خۆی پێچاوە با بە ئەویش هەر پاکەرەوەی ڕۆڵی جات بەڵام کابرا هەل ژنێک لە ماڵەوە قاب دەشوە هەر پاکەرەوەیە پیاوێک خێزانەکەی هاوکاریەکە و گەسکی بۆ دەداویش هەر پاکەرەوەیە وەڵڵا پاشای وڵات دەسەرۆکی وڵات خۆ دەبێت دەست و دم و چاو قاچی خۆی بشۆ خۆ بۆی ناشوان ئەویش هەر پاکەرەوەیە بەڵام کوڕی شیرینم فەرقی ئێمە ئەوەیە من ماڵی خۆمان پاک دەکەمەوە ماڵی گراوسێکەشمان گەسک دەدەم شەقامی شاری شەمووی گەسک دەدەم ئەگە خەڵکێک پاک بێ بەس ماڵی خۆی گەسک دەدا من گەورەترم کە خزمەتم بۆ گشتیە یان ئەو کەسەی بەس بۆ خۆیەتی مناڵەکە زەردەخەنێکی وتی وڵا باوکە گیان تۆ خزمەتی هەموو شار دەکەی وتی کوڕە شیرینەکەم ئەگەر یەکێک لەوانە بمرێ ئەگە یەکێ لەوانە ماڵەکەی داخرێ و لە ماڵ نەبێ پیسی کەمتر فڕێدرێتە کۆڵانیان نا وتی وڵا باوکە پیسی کەمتر فڕێدرێ ئەگەر یەکێ لەوانە دیار نەبێت چەند وەختیش نەبێ لە شارە بۆ نمونە ڕۆژێ خەستەخانە نەبێ ڕۆژێ حاکم نەبێ ئەوەندە بە ژیانی خەڵکەوە دیار نییە بەڵام من یەک ڕۆژ شەقامەکان گەسک نەدەم یەک ڕۆژ سارەی خۆڵەکە بە کۆڵانمانە نەگەڕێ خۆتان بینیتان جاجاممان دەگرن هەر خەریکە شارەکەمان شارۆچکەکەمان گوندەکەمان زبڵ دەیخوا هەر زبڵ دەتخوا هەر وێران دەبی وتی ڕۆڵە گیان من یەک ڕۆژ دیار نەبم هەموو کۆمەلگا دەشێوێ وتی کوڕی شیرینم ئەوانە شانازی دەکەن باوکیان دکتۆرە ئەندازیارە پایەدارە پلەدارە پارەدارە من سێ هاوڕێی زۆر گەورەم هەیە وتی باو هاوڕێکانت چێن وتی کوڕم خۆر من هاوڕێی خۆرم خۆر کە دێتە سەرزەوی هەموو میکرۆبەکان لە ناو دەبا وتی باوە گیان من کوڕی شیرینم من هاوڕێی ئاوم ئەو پیسیەکان دەشواتەوە من هاوڕێی بام با هەورەکان بە یەک دەگەیێنێ و دەموچاوی ئاسمان دەشواتەوە بارانی ڕەحمەت دەبارێنێ ڕۆڵە گیان شانازی بکە من شانازی بە پیشەی خۆمەوە دەکەم
مناڵەکە دڵی کرایەوە دەستی باوکی ماچ کردوتی وڵی باوکە کە چوومەوە ئەم جارە لە ناو پۆلا بە مامۆستا و قوتابیەکان دەڵێم من شانازی دەکەم کە باوکم پیشەی پاککەرەوەی سەر جادەیە چونکە پیشەکەی لە خزمەتی هەمواندایە. چاو لێ بەڕێزان پیشەکەی خۆت دەتوانی چێژی لێ ببینی ئەشتوانی حتا دەمری هەر حەسرەت هەڵکێشی خۆزگە منیش ئەو فڵان پیشەم نەبوو یاوەکو فڵان کەس بوومایە جاتخوا حەیف نییە چێژ نەبینی لە ژیان هەر ژیانت بە حەسرەت بەسەربەری تا پرۆگرامی داهاتوو بەخوای پەروەردگارتان دەسپێرم.